ڕحمان بۆ ئەم کەوانەیە لە خزمەتە نیشتیمان. بانگەشەکردن بۆ لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بەردەوامی هەیە و کادیرانی کۆمەڵ بە گەرم و گوڕگەوە کار دەکەن بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ و کاندیدانی. بۆ ئەم مەبەستەش ئەنجومەنی ڕەواندزی کۆمەڵی ئیسلامی و شاندێکی مەڵبەندی هەشتی سۆران بە یاوەری مامۆستا مەڕوان گەڵاڵی کاندیدی ژمارە 2 لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی بازاڕی شاری ڕەواندزیان بەسەر کردەوە و بانگەشەیان بۆ سەرخستنی لیستی کۆمەڵ و کاندیدانی کرد. خۆزگا هەموو سەرکردەوەکی بێداعیان خۆزگا هەموو سەرکردەوەکی بێداعی. بسم الله الرحمن الرحیم. ئەمڕۆ دیارە لە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردننی لیستی ١٩٤ کۆمەڵی ئیسلامی لەگەڵ برایانی مەڵبەندی هەشتی سۆران و بە هاوکاری برایانی ئەنجومەنی ڕەواندوز شارۆچکەی ڕەواندوزمان قەزای ڕەواندوزمان بەسەر کردەوە و سەردانی بازارمان کرد و خوازیارم کە زۆرترین دەنگدەرمان هەبێتن لە قەزای ڕەواندوز و خەڵکی ڕەواندوز بە شێوەیەکی تەندروست وەڵامی پەیامی کۆمەڵی ئیسلامی بدەنەوە و دەنگدەری لیستی ١٩४ کۆمەڵی ئیسلامی بن. الحەمدولillah پێشوازی گەرمان لێکرا لەلایەن جەماوەر و دانیشتوانی خەڵکی ڕەواندز کە قەنەعەتیان بە ئیش و کارەکانی ئەندامانی کۆمەڵ هەیە لە پەرلەمانی کوردستان. بوێری و لە بەرەی گەلدابوون و ڕازگۆیی لە کارەکانیان وای لە هاوڵاتیان کردووە متمانیان بە کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاندیدانی هەبێت و بە جێگای ئومێدی خۆیان بزانن بۆیە متمانە و دەنجی خۆیان بە کۆمەڵ دەدەن. من وەکو خۆم وەکو هاوڵاتیەک دانیشتوێ و شارە ڕەواندز زۆر بەخێراتتانەکەم بەڕاستی ئێمە وەکو هاوڵاتیان لەو شارە هیوا و ئاواتێکی زۆرمان بە برادرانی کۆمەڵی ئیسلامی چونکە برادرانی کۆمەڵی ئیسلامی لە سەرەتاوە تاکو ئێستا لە ڕێزی پێشەوەی داکۆچیکارانی مافی ملت بوونە هە لە سەرەتاوە تاکو ئێستانەکە ئەگەر بێت و چاوێک بخشێنینەوە بە هەڵوێستەکانی ڕابردووی کۆمەڵی ئیسلامی لە بیدایەتەوە لەو کاتێکەوە یەکەم حیزب بووە کە وشەی ئۆپۆزیسیۆنی هێناوتە ناو پەرلەمان بەڕاستی کۆمەڵی ئیسلامی دواتریش ئێستاش دەگەدابی ئەوان بەردەوامن پشگیری ئەو خەڵکیان کردیە لە بیدایەتەوە هەتا ئێستا دەگەر خەڵکی دابووینە ئێمەش وەکو خەڵک و چینی هەژاری ئەو کۆمەلگایە بە هەموو توانایەکمانەوە ئینشاءڵڵا پشتیوانیانەکەی. ئێمە بۆیە دەنگ دەدەین بە لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارە ١٩٤ لەبەر ئەوەی ڕابردویان پاک بووە خەڵک شایدی ئەوە دەدا کە ئەوەی کردیتیان هەموو بۆ ملەتی بووە هەموو لە مەسلحەتی ملەتی بووە لۆ جرفانی خۆیان نەبووە. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەمیشە وەک هێزێکی داکۆچیکار لە مافی هاوڵاتیان بەرژەوەندی هاوڵاتیانی پێش بەرژەوەندیەکانی خۆیان خستووە و ڕازگۆ بوونە لە بەڵێنەکانیان بۆیە ئێستاش کاتیەوە هاتووە هاوڵاتیان بە گەرموگوڕی بەشداری لە دەنگدان بکەن و بۆ داهاتوویەکی گەشت لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرخەن بۆ ئەوەی بەردەوام دژی زوڵم و زۆرداری بوەستنەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.